سڵاو لە مرۆڤ جوانەکان بەرنامەیەکی نوێی سفر یەک ژیری ئێستا دەست پێ دەکات ئەڵلقەی دووەمە با یەکسە دەست بە هەواڵەکان بکەین. یەکەم هەواڵیش کە دەمەوێت باسی بکەم باسی کریستیانو ڕۆناڵدۆ بکەین. ئەکیدم لەوەی هەندێکتان خۆشتان دەوێت ئەکیدم لەوەی هەندێکتان خۆشتان ناوێت. کریستیانو ڕۆناڵدۆ هەواڵەکەشمان چییە؟ بە ئیسپانیا بڵێن کریستیانو ڕۆناڵدۆ. کریستیانو ڕۆناڵدۆ دەوڵەمەندترین کەسایەتیە لە ڕێگەی تویتەریەوە. چۆن لۆ منە تو کۆمپانیایەک تێ دەتەوێت ڕکلامە بکە ڕکلامەکە چۆن دەکەیت دەبێت گەورەترین کەس لەسەر کوڕی ئەرزی لە ڕووی لە سوشال میدیا ڕکلام لە بکە بێگومان شەو کەسە چیە کەوا کریستیانو ڕۆناڵدۆ ناڵێن گەورەترین کەسە بەڵام لە ڕکلامەوە گەورەترین کەسە. ئەگەر لە تویتەری کریستیانو ڕۆناڵدۆ یەک پۆست لە بۆ بکە یەک ڕکلامە لە بۆ بکە چەند لێ وەردەگری بە 868,000 دلار لە بۆ یەک پۆستی واتە 86 دەفتەر دلار لێوەر دەگری تەنیا لە بۆ یەک پۆستی یعنی 200,000 دلار بەیاسە دەکە 1 میلیۆن دلار تقریبا نزیکە لە 1 میلیۆن دلاری لە بۆ یەک پۆست کەواتە کریستیانو ڕۆناڵدۆ دەبێتە گرانترین کەس لە تویتەر ئەگەر تو بتوێت ڕکلامی پێ بکەین. ئێستا کریستیانو ڕۆناڵدۆ بوویتە ڕقەمیەک بەڵام پێش کریستیانو چیە بوو لەوانەیە باوەڕ نەکەن بزانن ئەو کەسە چییە. ئاندریس ئینێستایە کاتی خۆی لە یانەی پەرشلۆنەی بوو یاریزانی ئیسپانی ئاندریس ئینێستا نرخیوی چەند بوو 590,000 دلار واتە نزیکەی 9 میلیۆن دلار لە بۆ یەک پۆستی ئەو کابرای وەریگرتیە. لە پلەی سێمیش بێگومان نەیمارمان هەیە بە 478,138 دلار ئەوانە گرانترین کەسایەتینە لە تویتەر ئەگە بێت و ڕکلامت لە بۆ بکەن. هۆکارەکەشی چیەکەوە کریستیانو ڕۆناڵدۆ وا گرانە. کریستیانو ڕۆناڵدۆ زیاتر لە 82 میلیۆن فۆلۆوەرزی لە تویتەر هەیە کە بەخۆمان دەزانین فۆلۆوەرزی تویتەری زۆر کەمترە لە چاو پلاتفۆرمەکانی دیکەی سوشال میدیا لەبەرەوەی خەڵکێکی کەمتری تێدایە و ئەو کەسانی زیاتر دەستنە ناو تویتەری زیاتر لە بۆ دەستکەوتنی خەبەرە لە کوردستان بوویتە تویتەر بوویتە شوێنی جوانکاری ئەگەر لە هەموو دنیا تویتەر تەنیا خەبەرە و خوێندنەوەی هەواڵ و زانیاری لەلایەن خەڵکیەوە کە بڵاو دەکرێتەوە. هەروەها کریستیانو ڕۆناڵدۆ یەکەم کەسایەتیە لە مێژوودا توانێت 200 میلیۆن فۆلۆوەرز لە ئینستاگرام تێپەڕێنێت. هەروەها نرخی یەک پۆستی کریستیانو ڕۆناڵدۆ لە ئینستاگرامی 975,000 دلارە واتە نزیکەی 1 میلیۆن دلار لە کایلی جێنەری گرانترە لە کیم کارداشیانی گرانترە لە هەموو کەسایەتەکانی ئینستاگرامی گرانترە. کریستیانو ڕۆناڵدۆ لە ساڵی 2018 لایەنە ڕامەدەی چۆیانی لۆڤاندۆس بە بڕی 112 میلیۆن دلار ئەوە پارەی ڕێکەوتنەکەیان بوو کۆ کریستیانو ڕۆناڵدۆ مانگانە 3.3 میلیۆن دلار لە یانەی یوڤانتس وەردەگری وەکو موسا جگە لە 112 میلیۆنەکە داخوات چەندی وەبەرکەتیە. کریستیانو ڕۆناڵدۆ تاوەکو ساڵی 2022 لە یانەی یوڤانتس دەبینێتەوە تاوەکو تەمەنی 37 ساڵ بەڵام کریستیانو دەڵێ تاوەکو ناوەڕاستی چلەکانی دەتوانم یاریکەوە تەمەن 45 لەسەر ئاستی دەبینێمەوە دەبینێتەوە نامێنێتەوە ئەوە مازوعی دیکەیە. من ناڵێم کریستیانو گرانترین یاریزانە ناڵێم کریستیانو باش یاریزانە تەنیان دەک زانیاری خۆش بەمیست لەگەڵتان باسی کەم لەسەر کریستیانو ڕۆناڵدۆ. بێنە سەر هەواڵێکی دیکە لەوانە هەندێکتان هەستان لێبی لەوانە هەندێکتان هەستان نەبی ئەویش گەڕانەوەی زنجیرەی تەلەڤیزیۆنی فرێنسە. فرێنس یەکە لە بەناوبانگترین زنجیرەکان لە مێژوودا لە سەرەتای 2000ەکانیش زۆرترین بینەری لە تەلەڤیزیۆن لە مێژوودا هەیە. یەکەم ئەڵقەی زنجیرەی فرێنس لە ساڵی 1994 دەستی پێکرد لە 2004 کۆتایی پێهات لە دەست سیزن پێکاتیە 236 ئەپیسۆدی لێ بڵاو کرایەوە هەر ئەپیسۆدێکی تقریبا 22 بۆ 23 خولەکە. هەرچەندە من زۆر حەزم بە ئەڵقەکانی فرەنسینیە لەبەرەوەی ستایلی من نییە ئەگە حەزش لێ ئەو هەواڵەی خۆشمانێ ئەویش چیە گەڕانەوەی فرەنسە لە بۆ یەک ئەڵقە بۆچی فرەنس بۆ یەک ئەڵقە دەگەڕێنەوە. کۆمپانیای وارنر برادرز ئەو WB خزمەتگوزارێکی ستریمی نوێیان دانایە بەناوی HBO Max وەکو ئەوەی پاڵپشتێک لە HBO Max بکەن و ڕکلامێکی گەورەی بۆ بکەن یەک ئەڵقە لە فرەنس دووبارە دروست دەکەنەوە بە هەمان کاستی بە هەمان ستافی یەک جار ئەڵقەکەش لەوانەیە 20 دقیقە بۆ 30 دقیقە لەو مابینێ دەبێت. HBO بڕی 2.3 میلیۆن دلار دەداتە هەر یەک لەو ئەکتەرە سەرەکیانەی کە بەشداری ئەو ئەڵقەیە دەکەن. ئەو ئەکتەرانەش چێرە؟ جێنیفەر ئانستن، کۆنتری کۆکس، ماثیو پێری، لیسا کۆردرو، مات لەبلانک، دەیڤید شویمەر هەر شەشیان بڕی 2.3 میلیۆن دلار وەردەگرن بۆ بەشداریکردن تەنیا لە یەک ئەڵقە. زنجیرەی فرەنس باسی دەکات زنجیرەی فرەنس باسی ژیانی مڕایەقی دەکات ژیانی گەنجێتی دەکات خۆشەویستی و ژیانی کۆلێژ و کۆمیدیا و کۆمەڵایەتی و چێشەکانی کۆمەلگا ئەشتان دەکات. ئەگەر حەزر لێ دەتوانیت تەماشای بکەیت ئەگەر حەزت لێ نەتوانیت تەماشای نەکەیت. بێنە سەر مۆزوعێکی دیکە کەوا لەوانەیە زۆربەتان هەر نەزانن چییە لەوانە هەندێک شتان بزانن باڕوونکردنەوەیەکی بۆ بکەن. ئەویش باسی هاروی واینستین بکەین. ئەگەر نایناسن هاروی واینستین یەکە لە گەورەترین پرۆدیوسەرەکان لە مێژووی فیلمەکان لە مێژووی هالیوود کابرایەکی زۆر دەوڵەمەندە و کابرایەکی خاوەندە دەسەڵاتێکی گەورەیە لە هالیوود بەڵام ئەو پێشتر بوو ئێستا نییە. ئەو کابرایە بە تۆمەتی دەستدرێژی سێکسی بۆ چەندین خانمە ئاکتەری بەناوبانگ لەوانە ئەنجلینا جولی، ئوما ثورمان، شۆن یانگ، لیا سەدوکس، سەلما حایک، ئێڤا گرین، کەیت بلانشێت هەروەها دەستدرێژی سێکسی کردی تەستەریەکەی بە زۆری سێکسی لەگەڵ کردی ئەویش ڕۆز مەگۆنە. ئەو کابرایە دەستدرێژی کردە سەر ئەو خەڵکەی لە ساڵی 2017 ئەو کۆمەڵە ئافرەتە بەجواب هاتن جگە لەوانە تقریبا نزیکەی 90 کەسێک 90 ئافرەتێک لەسەری بەجواب هاتن کەەوە هارفی واینستین تعدای سێکسی لەگەڵ کردینە و پێدەچێت سێکشوال ئەسۆڵتی کردینە و هەندێکی ڕێیب کردیە واتە دەستدرێژی سێکسی کردی و سێکسی بە زۆری لەگەڵ کردینە. هارفی واینستین لۆچە ئەو کارێکە هارفی واینستین خاوەنی کۆمپانیای میراماکسی ئەگەر نازان میراماکس فیلمەکانی جێمس بۆندی کات خۆی بەرهەم دەهینەوە ئێستاش
طبعا هەمیرە ماکس بەرهێنن هەروە خاوەنی شەریکەچکەیە بە ناوی واینستین ئەو کابرایە لە ناو هۆلیوودی ئەوەندە دەسەڵاتی هەیە دەیتوانی چ بکە ستافی فیلم هەڵبژێری بڵێ ئەو ئەکتەرە دەبی لەو فیلمی بەشداربی و خان ماکتەر لەو فیلمی بەشداربی ئەگە خان ماکتەرێکی نوێ هەبایە دەویست فیلمێکی پێ بدە دەیگۆ وەرە سێکسم لەگەڵ بکە من لەو فیلمە ڕۆڵی سەرەکی پێ دەدەم بەو شێوازە سێکس لەگەڵ خەڵکی کردیە و دەستدرێژی کردە سەر چەندین کەسی لەبەرەوەی کابرایەکی دەسەڵاتدار بووە دەوڵەمەند بووە ئافرەتەکان کاتی خۆ نەیانتوانیە بەجواب بێن و دەنجی خۆیان دەربڕن جیهان گۆڕایە 2019 2020 ئەو شتا بە تەواوەتی گۆڕا هەرچەندە لە 2017 ئەو کەیسە سوتە دادگای ئەمریکی بەڵام ئێستا کەیسەکە لەسەر هاروی واینستین ساغ بۆ دادگای ئەمریکی بڕیاریدا لە ماوەی 5 بۆ 25 ساڵ ئەو کابرایە زیندانی بکە بە تۆمەتی ئەوەی دەستدرێژی سێکسی کردیە و سێکسی بە زۆری لەگەڵ هەندێک ئافرەتی ئەنجام دەیە جگە لەوەی کابرایەکی خراپ بۆ لە ڕووی سێکسی و لە ڕووی دەستدرێژی سێکسی و هەروە کابرایەکی فرتوفێڵیشی هەبووە تەنانەت فرتوفێڵ لە ئۆسکاری 1998 کردیە ئەو کابرایە پرۆدیوسەری فیلمی شێکسپیر ئۆف لۆف بووە کە لە ساڵی 1998 لەگەڵ فیلمی سیڤین پرایڤەت ڕایان چێبڕچێکار بوون لۆ بردنەوەی خەڵاتی ئۆسکار بۆ باشترین فیلم هەرچەندە سیڤین پرایڤەت ڕایان بێگومان فیلمێکی باشتر لە شێکسپیر ئۆف لۆفی بەڵام فیلمی شێکسپیر ئۆف لۆف بەهۆی ئەوەی هاروی واینستین داوای لە دەنگدەرەکان کردن و هەروە پارەی پێدان و هەروەها مێشی شوشتنەوە دەنجیان بە شێکسپیر ئۆف لۆفیدا فیلمێکی باشترە لە سیڤین پرایڤەت ڕایان و هەروە شێکسپیر ئۆف لۆف توانی خەڵاتەکە بباتەوە ئەو کابرا لە زیندانە و گیرایە و هەرچەندە کە حاکم پێی گوت و دەستدرێژی سێکس کردە ساو خەڵکی لە دوێنێ سزن کابرایەکسە دڵی تێکچ و کەتە خەستەخانەیە ئێستا لە خەستەخانەیە کاتە هاروی واینستین چوو لە ئاو بۆیە ئەگەر ئافرەتی سەری ئەو ڤیدیۆی من دەکەی کە بێدەنگ مەبە 2020 هەر کەسێک نەک بەس ئافرەت کوڕیش هەر کەسێک لە 2020 بێدەنگ بیتن کە شتێکی ناخۆشی بەستە دێک بێزاری دەکە یەک تعداری دەکە هەر شتێک ڕوودا خەتای خۆتە خەتای کەستکردنیە نابی بێدەنگ بی چونکە بێدەنگ بی ئەو جۆرە نەفرانە زیاتر بەناوبانگتر دەبن واروها دەوڵەمەندتر دەبن لۆشانە سەرێ بۆیە بەنای بێدەنگ بی با باسی ڤایرۆسی کۆرۆنا بکەین لە هەموو دنیا باسی ڤایرۆسی کۆرۆنا دەکرێت کوردستانیشی گرتەوە هاها بەخێر بێ ڤایرۆس کۆرۆنا ڤایرۆس کۆرۆنا بۆ یەکەم جار لە کوردستان تۆمارکرا ئەویش لە کەرکووک تۆمارکرا 4 کەس تووشی بووە دەڵێن ئەو 4 کەسە ئێرانینە بەڵام هەندێک دەڵێن نەخێر کوردن سەفەری ئێرانیان کردی و هاتینەوە کەس نازانیت مەسەلەکەتی لەوانێ من نەزانم لەوانێت تو بزانین لەوانێ حکومت بزانین لەوانێ من نەزانم میم ئام خینتەوە نازانم با باسی مێژووی ڤایرۆسی کۆرۆنا بکەین ڤایرۆس کۆرۆنا چۆن دەست پێ کرد ڤایرۆس کۆرۆنا لە کۆتایی 2019 یەکەم جار لە شاری ووهانی سین تۆمارکرا تقریبا ئەو شارە 11 میلیۆن کەس تێدا دەژی شارێکی تۆزێک چڕە لە مانجی یەک 1700 کەیس لەسەر توشبوون بە ڤایرۆسی کۆرۆنا لە شاری ووهان تۆمار کرا لە فێبریوەری واتەمانجی دو 8382 کەیس هەیە حاڵەت هەیە واتە 27836 کەسیش لەو ڤایرۆسی چاک بووینەوە لە عێراقیش 5 کەس توش بووە یەک لە نەجەب 4 لە کەرکووک لەوانەیە نەفەری تێش توش بووبی بەڵام هێشتا نازانن یعنی کێشەکەی ئەو ڤایرۆسی ئەوەیە توش بووی نازانی تاوەکو بیدای داوت تاوەکو 4 ڕۆژ بەدیادەکەی بەڵام ئێستا ڕێکخراوی WHO 4 ڕۆژەکەی درێژ کردەوە لە بۆ چەندی لە بۆ 28 ڕۆژی واتە لە پاش 28 ڕۆژی جۆرە تایەک دەتگیری جۆرە کۆخەک و پشمینێک دەتگیری علاج نابی هەر علاجەشتە خۆی علاج نابی بۆیش دکتۆرەکان گومانی ئەوەی دەکەن تووشی ڤایرۆسی کۆرۆنا بووی بۆ دەدنێنە خەستەخانە و بێگومان کەوی خەستەخانەی کوردستانیش نادەرێ لەسەر ڤایرۆسی کۆرۆنای کۆمپانیای سۆنی کۆنفرانسی GSC کانسل کردەوە چەندین کۆنفرانسی تکە لەو هاوێنەی ئەوساڵ کانسل کردەوە جگە لە یەکتریانە دەچوو بەڵام چەندین کۆنفرانسی دیکەی سۆنی کانسلی کردەوە لەبەر بڵاوبوونەوەی ڤایرۆسی کۆرۆنا وتی ناچین بە کارمەندەکانمان توش نەبن هەروەها فیلمی مشن ئیمپاسیبل لە ئیتاڵیای بڕیار بوو وێنەی بگیرێتن تۆم کروز لەگەڵ ستافی فیلمەکەی بەرهێنانی فیلمەکەیان وێنەگرتنەکەیان ڕاگرت بەهۆی ئەوەی لە ئیتالیاش چەند حاڵەتێکی توژم ڤایرۆسی کۆرۆنا هەیە بۆیە فیلمی مشن ئیمپاسیبل دوا دەخرێ بەڵام دواخستنەکەی لە یەک مانگە بەخۆی بڕیار لە مانجی 5 یان 6 2021 بڵاو بکرێتەوە ئێستا لە مانجی 8 یان 7 2021 واتە مانگێک دواخرە ئۆکێ پێ دوای ڤایرۆسی کۆرۆنا لە کوردستان هەیە شاردرێتەوە لێمان یاخود نا لە کۆمنت بینوسە ئەگەر لە بیرتانە لە کاتی خۆی گەیمەران لەوانە گەیمەرە کۆنەکان لەوانە لە بیریان لە یاری سان ئەندرێس لە یاری GTA سان ئەندرێس گەیمەرێکی زۆر لە دوو ئەوی دەگەڕا شوێنە بدۆزێتە تاوەکو سێکسی لەناو بکە چکۆ لە ناو یاریەکەی لە ڤێژنەی یاریەکەی سێکسی تێدا و بەڵام دیڤڵۆپەرەکان پەرەبێدەرەکانی ڕۆکستار سێکسەکەیان لابرد طبعا لە PC بەردەست بیتین یەکسەر خەڵکەتوانی دەستکاری فایلەکان بکە و مۆدی بکە واتە دەستکاری چیرۆکی یاریەکە و گرافیک و تەرتیبات شتی بکە بە کەیف خۆی دەستکاری شتەکان بکات گەیمەرە کەستە سێکسی لە ناو یاری Red Dead Redemption 2 زیاد کردی و ڕۆکستاریش دڵی بۆ شتێک خۆش نییە و هەوڵ دەدەن ئەو کەسەوات لە ژیر بکات تەنانەت زۆر بە توندی جوابی ئەو کەسان دایتەوتیان دەبینیان مۆدەکە بسڕیەوە یانیش دێن بە پۆلیس دەڵێن دەژیرت بکە یا لە Red Dead Redemption 2 هیچ سێکس تێدا نیە هیچ ماچ چی وای تێدا نیە یعنی هیچ شتێکی سێکشواڵی تێدا نیە بەهیچ نوع وەکو GTA نیە ڕۆکستار ئەگەر بێت و ئەو مۆدە لە ناو یاری ڕۆکستاری زیاد بکرێت جگە لەوەی ڕۆکستار بە ناوەکی خراپ لەلایەن خەڵکی و تەماشا دەکرێتن کەوا ڕێگەی بە شتێکی وایدای ڕوو بدە هەروەها حکوومەتەکانی جیهانیش دژایەتی ڕۆکستاری دەکەن لە بڵاوکردنەوەی هەر یاریەکی نوێ لۆی ڕۆکستار نایە بەشداری بکە سێکسەکە چۆنە وەکو ئارتەر مۆرگن کاتەکە لە سەرەتا یاریەکەی لەگەڵ
لێنی و هەندێک لە تاقمی کچەکان کە دەبێت شاری دەتوانێت بچێت لە یەک لە هوتێلەکان لەوێ لەگەڵ ئافرەتێکی سێکسی بکەیت ئەو پارچەک لە ڤیددیوەکەیە بەڵام کەم پیشاندەم نامێت فکر لە شتی قۆڕ بکەنەوە. Come on, let's go. Bars open. دیتان ئەوە ڕێدە ڕدەمشن دووە مۆدی سێکسیان لە بۆ زیاد کردیە هەندێک هەواڵی خێراشمان هەیە لۆ نمونە فیل سپێنسەر بۆکسی ئەکسبۆکسی واتە سەرۆکی ئەکسبۆکسی هەندێک معلوماتی نوێ لەسەر ئەکسبۆکس سیریز ئەکسی بڵاو کردەوە فیل سپێنسەر وتی SSD ستۆرێجەکەمان واتە هارد درایڤی ستۆرێجەکەمان خێراترین دەبیتن بە قسەوی لە پلێسش بەهێزتر و خێراترە هەروە وتی تایبەتمەندیەکمان هەیە بە ناوی کویک ریزیوم چییە لۆ نمونە ئەتوو لە ناو یاری ڕێدە ڕدەمشنێ پاوز دەکەی دێدەرێ دەچی دەتەوێت یاریشکە بکەوەتان یاریەکەی تش بکەوە ئەگەر بتەوێت بێوە ناو یاری ڕێدەڕدەمشنی بێگومان ئێستا یاریەکە لە کۆنسولی ئێستا یاریەکە کلۆز دەبی دەبێت دووبارە بێوە سەرەتا سفر بێوە سفر دووبارە لۆت بکەوە بچیە نفسی شوێن بەڵام لە ڕێگەی ئەو تایبەتمەندی چۆن لە ناو یاریەکی دیکەی بە یەک دوگمەی دێو دەرێت دەسیەوە نفسی شوێن بێ ئەوەی یاریەکە لۆت بکاتەوە کاتە کویک ڕزیم لەوانەیە تایبەتمەندێکی زۆر نازداربی Xbox Series X بێگومان دەیبی هەروە باسی ئەوەی کرد داینامیک لیتنسی ئینپوت واتە دەڵێ لە ڕێگەی کۆنتترۆلەرەکەی خۆیان هەرچەندە کۆنتترۆل Xbox کۆنتترۆل زۆر چاک و نازدارە لە پلێسشنی باشترە دەڵێ لیتنسی کەم دەکەینەوە واتە دوگمەکی داگری ئەجە کابرا ئاورداتەوە ئەو شتێک هێشتا کەمتر دەکەن هەرچەندە زۆر کەمە بخۆی بەڵام دایانەوە هێشتا کاردانەوەکان خێراتر بکەن و هەروە دەڵێن تەکنۆلۆژیای HDMI 2.1 بەهێزتر دەکەن چۆن دەوێت لە فرێمڕێتی 120 فرێم یاری بکەیت بەڵام تەلەڤیزۆنەکە تحملی 120 فرێمی نییە ئەوە دەکاتن سیستەمەکی بەخۆی دروست دەکاتن تاوەکو 6 فرێم هەفتا فرێمەکەت پێ بداتن لەسەر تەلەڤیزۆنی کە 6 فرێمە HDMI 2.1 یارمەتی کۆنسۆڵەکەیدا بە کوالەتی 8K لە 6 فرێم یاری بکەیت 8K گادەم هەواڵەکی دیکەمان هەیە ئەویش وار زۆنە کە زۆر دڵم پێخۆشە ئەویش باتڵ ڕۆیاڵەکەی Call of Duty هەرچەندە ئەم زۆر کەیفم بە باتڵ ڕۆیاڵی نییە بەڵام Call of Duty خەریکە باتڵ ڕۆیاڵەکەی خۆی بڵاو دەکاتەوە بە ناوی Warzone 200 یاریزان دێرە ناو نەخشەیەکی نوێی Call of Duty 200 یاریزان بە ناوێک دەکەون بە شێوەی سکوات هەر کەسە چیش بمری ناو یاریەکەی دەستە سزن لە سزنیش دەمینێتەوە چاوەڕێی نەفرشکەی مردیەکە دەکاتن بێکەوە بەرامبەر یەک شەڕی دەکەن 1v1ەکەی چێ براوەبی دەستەوە ناو یاریەکەی واتە مردێکی تا 100 تێدا نییە هەروەها کاتەکە یاریەکەی دەکەی لە ناو یاریەکەش جۆرە پارەیەکەیە لەگەڵ کۆکردنەوەی ئەشیا و نەفەرکوشتنی شتانە پارەکەت کۆ دەبتەوە بۆ پارێ دەتوانین سیلاعی بەرزتر لە ناو یاریەکەی بکڕی هەر لە ناو یەک یاریان واتە لە ناو یەک ماچ داون سایزەکەی چیە هەر کاتەکە دوو ئەشیای دەکڕی پارێ زۆر کردەوە یاریزانەکان یا ناوچێ ئاگدار دەکرێنەوە کۆات پارەت پێ تشتی بکڕی هەم یاریزانەکان لە بۆ دەتوانن بتکوژن و ئەشیاکە لود بکەن و ئەشیاکە تو بەکاربینن ناتوانین لە دەرەوە بە پارە ڕاستی ئەو پارەی بەکاربین تەنیا دەبینە ناو یاریەکەی ئەو پارێکۆکەی و کەشتێکی باشە و فێرەواتە عەدالەتە پێم وایە ئەو مۆدە ئەگەر ئەو مۆدی کە ئەو دەنگویانێ بڵاو دەکەنەوە بۆ شێوازی بیتن بێگومان شاپاچی گەورە لە پابجیدا و شاپاچی گەورە لە فۆرتنایتدا Call of Duty وەکو ڕۆژە زێڕینەکان دووبارە دەگەڕێتەوە بەسە بێزار بم لە پابجی منەوەباری خۆم هەڕش کردەوە فۆرتنایت هێناکەم کەمان کاڵ کەمان مێشتا چی بکەین نوێبی نوێ نەکرابیتن بێزار بم لە پابجی و فۆرتنایت خەڵک پابجی فۆرتنایت کەمان کاڵ هەتا کاڵ هەبوو گەیمانە چێ بوون یاڵە Call of Duty هەرچەندە Call of Duty Modern Warfare یاریێکی زۆر نازدارە وارزۆنەکەی بەجددی مۆدە چڕاقیبی هاوڕای لەگەڵم یاخۆت پابجی فۆرتنایت پێخۆشترە لە کۆمنت لە بۆم بنووس بابێنە سەر هەواڵەکانی this week لەو هەفتەیە بڵاوکرێتەوە ترۆیلەکی نوێی A Quiet Place Part 2 بڵاو کرایەوە کەوا فیلمێکی نازار دەبی باسی تۆزێک لە ڕووداوەکانی پێش بەشی یەکەم دەکات هیوادارم سەیری بکەن یەکەم ترۆیلەری فیلمی ڕەن بڵاو کرایەوە کە پێم وایە فیلمێکی نازدارە باسی دایکەشی دەکات ئەوەندە هۆگری منداڵە کچەکەی خۆیتی لەوانەیە ژیان لێ تاڵ بکاتن ئەو فیلمە لە ڕۆژی دایکانیش بەردەستە ترۆیلەکی نوێی فیلمی ڤێڤیرویان بڵاو کرایەوە کە پێم وایە یەک دەبی لە جوانترین فیلمەکانی ئەو ساڵ لەبەرەوەی باسی دوانەیەک دەکات دەکەونە شارەکی شارەکە لوپە دانەوێ ڕزگار بن ڕزگار نابن منداڵێکی سەیریان لە بۆ توش دەبیتن ئەو منداڵە کڕ نابتەوە زۆر سەیرە دەنگجی ئەو شتانەی هیوادارم فیلمێکی نازار دەبێت چکە جێسی ئازمبەرگ تێدا جێسی ئازمبەرگشم زۆر خۆش دەبێت برادران تکایە چەناڵەکەم لە بۆ هینانە بە ناوی هەمە کوردش تکایە بڕۆن تەماشای ڤیدیۆیەکانی بکەن تکایە بڕۆن سەبسکرایبی چەناڵەکەی بکەن ڤیدیۆ زۆر جوان بڵاو دەکاتەوە هەمە کوردش زۆرم خۆش دەوێت لەبەرەوەی باسی گادۆڤاری دەکات گەیمپڵەی گادۆڤاری دادەنێن یعنی کەمان ئەتو گادۆڤارت خۆش نەوێ لۆ تەماشای ڤیدیۆی من دەکەی گادۆڤارت نەکردیە لۆ تەماشای ڤیدیۆی من دەکەی گادۆڤار سەردەمی پلەیستێشن 2 هەمە گیان سوپاس دەکەم گادۆڤاری زندی دەکەی ئەوسەنە گادۆڤار زندیە بەڵام هەمە گیان سوپاس دەکەم گادۆڤاری زندی دەکەیەوە حیاتی تکایە بڕۆن سەبسکرایبی چناڵەکەی بکەن
خۆشەویستی خۆتانیشاندان حەزشم لێ بڵێن لەلایەن ژیرەوە هاتووین خۆشەویستی ژیر لە بۆ کاکە حەمەی پیشاندان ئەم پێتان دەڵێن مرۆڤە جوانەکان تکایە ئەنگۆش بەگوێم بکەن چەند هەواڵەکی دیکەشمان هەیە لەسەر ژیرە و هەفتەیە چی کردیە ژیرە و هەفتەیە وڵا بەس خەریکی هاری پۆتەری بووم راپۆرتی زۆ جوان و دروست نەکردن خەرکی هاری پۆتەریمە ئەگەر حەزت لێیە شیکردنەوەکانی من لە بۆ فیلمەکانی هاری پۆتەر ببینی کە هەر هەشتیان شی دەکەمەوە ئێستا تقریبا 3 دانەم شی کردەوە بەڵام دوم بڵاو کردەوە لە پەیجی ژیری هەیە بێگومان تاوەکو ئێستاش لەوانێ 3-4 دانێت کەم بڵاو کردەوە تکایە پەیجی ژیر بکەوە ڤیدیۆکانی هاری پۆتەری ببینە خۆشەویستی خۆتانیشاندن لایکی پەیجی ژیر بکەن زۆر عیبە 1700 لایک لە بۆ ژیری وڵای عیبە بڕۆن لایک بکەن 28000 سبسکرایب لە یوتیوبی هەیە 10000 کەس تەماشا ڤیدیۆ ڕابردووی کردێ بەڵام 1700 لایک هەیە لە فەیسبووکی عیب نییە یعنی ژیر 1700 لایک هەبی یاڵا لایک بڕۆ فەیسبوک بکەوە لە لینکی دامنا دیسکریپشن ئێستاش کاتی ریڤیوی گۆرانیە ئێستاش کاتی ڕیاکشنێ لە بۆ گۆرانی نوێ گۆرانی هەفتەیەش کە هەڵم بژاردیا گۆرانی forget about Dre man come on man ئەگەر حەزت لە گۆرانیەکانی ئێمە نێمیە ئەگەر حەزت لە گۆرانی هیپۆپیە بێگومان گوێ دە گۆرانی forget about Dre لە ئەلبومە هەرێ نازدارەکەی داکتۆر درێ کە لە ساڵی 2001 بڵاوی کردەوە forget about Dre چێ تێدایە گۆرانیە وڵای لە بیرم نەمانچوە گەلەگەلە لە مێژێم لە گۆرانی ڕانەگرتیە بەڵام بە بیرم هاتەوە گوتم بار ریاکشنەکی لە بۆ بکەم هیتمانیش لە گۆرانی هەیە لە مێژێم لە هیتمانی ڕانەگرتیە بۆ یەکەم جار ڤیدیۆەکەی بینم لەگەڵەوە کەون نابێ موزیکە بەزیدی کەون نابێت Dr. Dre. Y'all know me, still the same OG, but I've been low key. Hated on by most of these niggas with no cheese, no deals and no G's, no wheels and no keys, no boats, no snowmobiles and no skis. Mad at me cause I can finally afford to provide my family with groceries. Got a crib with a studio and it's all full of tracks. To add to the wall full of plaques. Hanging up in the office and back of my house like trophies. Come on man, come on man, come on. معقولة Dr. Dre's خوش نبي Dr. Dre that you all know me still the same OG but I've been low-key hated by those most and with no cheese, no deals, no OGs, no wheels, no keys, no boats, no snowmobile and no skis mad at me cause I can finally afford to provide my family with groceries لأن لبير من تقريبا شتى شو عم لبير وموضوعهم لبير Dr. Dre لصار 2001 للزربي رابر كان يوكات زوجو توربو تكيوا قلتي باشا أما خرابم قسم بالدكتور دري ده ودانجو دكتور دري جانجستر نية وقتا عصابانية عصابي استوديوية لا صدق وكو عصابانية وكو منية سكول أمريكا وكاتا لو صار أنا وابو دبيات وعصابة بيتا وكو راب بلاي حتى نوانية بخوي طبيعية عصابة جنبي رابش بلاي بلام لو كاتا وهابو دكتور دري عندك دانجو تو زيزني حتى أفضل نبيد مشتشون نبيد دانجو تو دمانسة نية كانية دمانسة الاستوديوية هي كاتا تو عصابانية وبياوني دكتور دري زور تراب قلتي أوكي جوابنا دموا بيك ألبوم جوابي دانه ألبوم شيء ناس دار هيت لبیر ما امینیمی تدابو هیتمانی تداب بگومان او درخشنوا و سنوب دوگی تدابو و زور نه رابر گورکانی تداب لمن تورانا هرچند نامل دوست سال خون بدن کرد ولام تبرسل لمن تورانا انگو هشتا استانیه نه عقدی گورتان هیا نه جی او جی تان هیا کل بنا باقتین گروپا سیاری نظر تانیه کلیدی مال تانیه بلم تانیه سنوموبیل سیاری بفری تانیه لمن تورم یلبرد توانم ما رو مندالی خون بخیل بکن. Come on man, چیه دکتر دری خوش نم؟ بگو من اگر نزن دکتر دری چیه کات سری هیپ هاپ نکردی و نزن چیه؟ صعب دکتر مثلا نگم دکتر دری چیه. Let's continue Dre, come on man, Dr. Dre man. Don't think I'ma let my tongue freeze. Hold please, you better bow down on both knees. Who you think taught you to smoke trees? Who you think brought you to ODs, Jay-Z's, Ice Cube, the DOCs, the Snoop Deal double G's, and the group that said motherfuck the police. بالضبط ساكت دوا دكتور دري لينز لما تورونا بلام چه آیس کوبی پناسان اگر آیس کوبی نناسی چه ایزی ای پناسان چه دی او سی پناسان چه سنوب دوگ دبل او جی پناسان يعني كمان دكتور دري اواني بزيهان ناسان دكتور دري نعم رابي دروس كل بلام دكتور دري زوريني رابر قبل كان دروس كل بإمنامي جوا كإمنام تصور دي بلام دكتور دري إمنامي دروس قراني زود بنابانجي هي دكتور دري لفيلمي NWA هي فيلمي Straight Outta Compton أقول فيلم نانيتها بيمستا سيرك لفيلم كي دكتور دري وجروبي NWA قراني بنابانجي هي بناي F the Police سيري فيلم كي بكا دين أو زين. Let's continue Dre. Save you a tank full of dope beats, the bomb when you stroll through in your hood. Or when your album sales wasn't doing too good, who's the doc that he told you to go see? Come on man, come on man, come on. كاتك ألبوم كانت باجنا فروشية
David Dickinson دكتورة شيء بيقولون دكتور دري come on man لبلاش بيناني Dr. Dre لبلاش Dr. Dre دكتوري musician. Y'all better listen up closely. All you niggas that said that I turn pop or the firm flop, y'all are the reason Dre ain't been getting no sleep. So fuck y'all. All y'all. If y'all don't like me, Blow me. y'all gonna keep fucking around with me and turn me back to the old. Nowadays, everybody wanna talk like they got something to say, but nothing comes out when they move their lips. Just a bunch of gibberish, and motherfuckers acting they forgot about Dre. بس أنا يعني Eminem لهم قرانيش Eminem دبي بشكل سير وعندي كبديع كان. لأنه زي اللي قصير. Nowadays everybody wanna talk, they got something to say, but nothing comes out when they move their lips, just a bunch gibberish. صدق وقتي هذا لا وقتي يعني صار 2001 ضل همو حزن اللي قصة بدأت دريبل وخو يعني بيجورا كان لازم بلان كانت كرته واقعات دبي على زول تاني عندك قصة قرب معنى ده اللي أنا يزني واستا أمان واخو عشان كدرين لبير كرديا بلان دري عنقو يدروسك. So what do you say to somebody you hate? Or anyone trying to bring trouble your way? One of his old things in the blood of your way? Just trying to get tape revenge. Anyway, بالضبط. There Eminem قال so what do you say when somebody you hate that it's like كسكتو يركلتو توا and you trying to bring trouble your way تيجي مشكلة لابد دروس بك I want to resolve things in a bloodier way لتاني اشتكان بخوين تعالى سركان then just study a tape of NWA تاني برو درسي بخوين لسر tape أشي وقت تنقولاني شي NWA straight out of Compton NWA تبي برميخ منه NWA أو جروبنا سيدي فيلم straight out of Compton كم please سيدي كم please بيننا وجاني من بيننا وازع من تزانا كودش تكيا سيدي كم straight Eminem come on Em. One day I was walking by with a Walkman on when I caught a guy giving it off without looking right for the mark in the parking lot when it's dark and out. Hi, what's it? Everything here. Ho ho! Em, come on, Em! Hey, fuck you! Fuck us! Dr. Dre Zarhosha. Eminem Zarhosha. Oh shit. I'm so يعني زود Eminem بناك Eminem كذا شيء funny but دي هندل زازو funny. بانتور يعتق واري. Come on man. Come on. بانتور يلا cheers no بانتور. We are just in front of the house where the fire broke out. Oh Haman. Kan je staan niet ja. Oh die is lekker spel. Sai che ne vediamo? Sta che non sta. Oh, Yeah, all I know is I'm upstairs, I'm listening to my Will Smith CD. Will Smith CD. Will Smith ده لازم ونيا Will Smith مش رابر باشا Will Smith مش وقت رابر هم كانت تقول عندي قدر I'm listening to my Will Smith CD. لا تعمل ضربهم كمان كوا أو مقصدي أنا بروي نازم قروني كمان دبي لو جس سردمي جيابي أمن لو جس سردمي نرجع طبعا طاطا طبعا دبي من 2004 2005 أنا نبي كاتك Will Smith Eminem Dr. Dre 50 Cent أو موضوعنا نبي له. And I seen all these flames going everywhere. You know what I'm saying? Hold on a minute, bitch. Yo. Hey, hold on a minute, yo. Oh shit! ده اسمه باج يا قيس ياك دو All I know is I'm Dr. Dre upstairs, I'm listening طب شو Dr. Dre كده to في my Will تستقى Smith CD. And I seen all these flames going everywhere. You know what I'm saying? Hold on a minute, bitch. Yo. Hey, Dr. Dre oh my god Dr. Dre come on man come on yo. Detroit, what? Detroit what? Detroit what? Babies. From Drastic Suit, reporting live from News Channel 8, I'm Shane Yamamoto. Back to the studio. And when the cops came home, me and Dre stood next to a burnt down house with a can full of gas and a handful of matches, and still weren't found out. Right here, so from here on out, it's the chronic tune. Starting the day, it's a Mars New and I'm still welcome enough to So cute. for the Charleston Charge. Slim Shady Hotter than a set of twin Babies. Chicka Slim Shady hotter than a set of twin babies Chicka Slim Shady hotter than a set of twin babies Goes up to the mid-80s, calling men ladies. Sorry, Doc, but I've been crazy. There's a way that you can save me. It's okay, go with him, Haley. هيقولك تكلم مني Nowadays, everybody wanna talk like they got something to say, but nothing comes out when they move their lips. Just a bunch of gibberish. Motherfuckers act like they forgot about
Bad You Drake. motherfuckers stop coming up to me with your hands out, looking up to me like you want something free. When my last CD was out, you wasn't bumping me. But now that I got this little company, everybody wanna come to me like it was some disease. But you won't get a crumb from me, cause I'm from the streets of I told them all the little gangsters, who you think helped mold them all? Now you wanna run around talking about guns like I ain't got none. What you think I sold them all? Yup, man. تکای سری فیلمی Straight Outta Compton که ناوکش میبونه. God damn. داره واب بیل دکیو که آنگو هم تنیخ تانا دمانستانی وزانی امن دمانسم نیا مقصدی. دمانسانی خون فرشتیا؟ يعني غيرت خون لما غيرتهم فرشتیا؟ Let's continue, Dre. Stay well off. Now all I get is hate mail all day saying Drake fell off. What? Cause I've been in the lab with a pen in the pad trying to get this damn label off. I ain't having that. This is the millennium of Aftermath. It ain't gonna be nothing after that. So give me one more platinum black and fuck rap. You can have it. So where's all the mad rappers at? It's like a jungle in this habitat. But all you savage cats. Yeah, I was just going to When you were cutting Just need Dr. Dre. Nowadays, everybody wanna talk like they got something to say. But it's good at talking. Move their lips, just a bunch of gibberish. And motherfuckers act like they forgot about Dre. What? Hitman. It's off and it's hit from Bronson. In collaboration with Drake from Compton. I came to say a little something. Hitman at your service. Highly intensive tongue talents make it all nervous. Y'all fake it. I fall down with my rhymes on purpose. Y'all hating, pop up with Drake. Y'all nervous. Y'all waiting, anticipating my arrival. California survivalists. Smash on any man, rival this. Blast on anyone who don't ride with him. Y'all better buy my issue. 2000 كنا بعد هيتمان ولا غير ما يعني لما جبنا هيتمان رانا كده بس بدي داس بيك كي ذوق Compton. Collaboration with Dre from Compton. I came in here to say something. Hitman 2000. Yeah, وراني كي Hitman يعني Hitman 2000 قديمة. Hitman at your service. خزبط الداعي Hitman. Highly intensive tongue talents make it all nervous. Y'all fake it. I fall down with my rhymes on purpose. Y'all hating, pop up with Drake. Y'all nervous. Y'all waiting, anticipating my arrival. California survivors. Smash on any man, rival this. Blast on anyone who don't ride. Oh man, come on man. معقول نية تحزن لهيب هوب بي نعبر رقل دكتور دري بتو. Come on man. Dr. Dre man. أو ها Dr. Dre. اوكي خوش هستانم او كوتاي اپی اور صفر یک جیلی بو اقا کتام بزدی پیچون خوش بو نخوش بو شکر نم لو گورانی سوم بو ارزان گورانی کاش بزور راگر بالام هولم دا بزوان دیشته واز ریاکشنو شکل لو بزدی گورانی کام نمیجن دیتیا جم لگورانی کی بو بالام نشرا کم زوج دادی بالام ویدیو کم ندیتیا بزدی يتمنى كسربرايز ولا بام دزاين يتمنى كده بام زين بجاز داخل لبينا بيرجع يتمنى رانا قلت بيقوم انا اوكي كم من ريتيا بورت سيري اوكي كم يسفر جديد برنامج الراقيه سيري فيديو كان كله فيسبوكي وبيقوم الرياكشن شك حسدك بس رياكشن كيبيني حفتانا لين انستغرام يجي زي دامني بنا يجي زي بنوس هدي دوزيرا لا سناب شات بنا يجيو الرقم نو تواني ادم بكي خوش ليستم لها متان سيري في المكان ياري بكان جل غوراني هيب هوب را بكرن جل غوراني كان ترى ما كان بس بيزني معنانيه قراني دي بيوسف تكست كاين معناه هبي ناو الروك هبي ناو الروك لكن من ناو الروك جرينجا ميوزيك جرينجا بلام ناو الروك بتوان يشتك معناه هبي لك عشقم ضلي نازم تقصي قوه ولا داني شهر مستق تفاك مين جلوس تهرق لا معناه هبي ناو الروك هبي لازم خوش يسموهم